هوەری پەیکەرسازی لە جیهاندا مێژوێکی دێرینی هەیە و هەرچەندە لە کوردستان با بڵێن تازەیە، بەڵام زۆرێک لە هونەرمەندانی یاخود بەشێکی بەرچاو لە پەیکەرسازانی لێ هاتوومان هەیە و زۆر بەڕێز لا لەستەمەدێکێکە لەو پەیکەرسازانەی کە خاوەنی چەندین کاری ناوازەیە لا لەستەمەد لە سودی کورسات مەگەزین میوانمانەوە باز لە نوێترین پرۆژەکانێکین بەخێرهاتی چۆن ڕوانیتە هونەری پەیکەرسازی لە کوردستان؟ پەیکەرسازی بەگشتی لە کوردستان بەرەو پێش نەچوە تا ئێستا وەکو کە مەتریاڵێکی جوان بەکاربێنرێ بۆ پەیکەر و ئەو کارانیشی کە کرێ زۆر بەرکەوتەی بینەری نییە وەکو پێویست و من ملاحەزەی زۆر شتەکەم لە شاری سلێمانی و لە شارەکانی کە زۆر پەرە نایەن بە کاری هونەری پەیکەر ینی بە پێی پێویست. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە لە ڕووی مەتریاڵی باشمان نییە بۆ کاری پەیکەر وەکو بڕۆنز و مادەکانی کە مادەکان زایەکان و ئەو موادانی کە ئێستا حالی حاضر لە کوردستان بەکارێنرێ موادی بۆرەک و مەسەلەن موادی پۆلیستەر و مادەی چیمەتۆ شتانە بەکارێنرێ و جوانە کە کارێک کە دابڕژێ بە موادی کانزایی دابڕژێ چکم ئەمە ئاو هەوایکی لەبارمانە بۆ پەیکەر زستانێکی زۆر سارد و هاوینێکی زۆر گەرم کە بێتە هۆی تێکچوونی ئەو مەتریاڵی کە پەیکەرەکەی پێدروستەکرێ. زۆر باشە لە ناو ئەو مەتریاڵانەی کە تۆ ئاماژەت پێکرد باشترینیان کام لەو مادانەیە و بۆچی پەیکەرسازانی کوردستان کار لەسەر ئەو مادەیە ناکەن بەهۆی چییە؟ بەهۆی ئەوی کە بە پێی پێویست نییە لە کوردستان و ئەو مادانی کە زۆر باشن بۆ کوردستان مادەی برۆنزە مادەی ستیلە کە هینی مانویان زۆرترە یعنی درێژخایان ئەمێنەوە بۆ چەند فترێکی زۆر بە زەوانی کە فترێکی زەمەنی کەم ئەمێنەوە بە حکمیەوەی کە باران لیان باە هەتاوێکی زۆر تەسیریان تیەکە لە مادەکە. زۆر باشە. هۆکار چییە کە پەیکەرسازانی کورد هەوڵ نادەن کە با بڵێن ئەوە بەسی ئەو ماتریالانەمان کرد کە بەکار نایەن یاخود ئەو ماتریالانە بە پێی پێویست نەهاتوونەتە کوردستان بۆی کە پەیکەرسازان کاری پێ بکەن بەڵام ئەی پەیکەرسازان بۆ لێرە هەوڵ نادەن خۆیان ئەو مادانە بەرهەم بهێنن. بە خۆشحاڵی و زۆر هونەرمەندمان هەیە لێرە هەوڵی مادەی باشەیە چەندین کاریش هەیە کە بە مادەی برۆنز کراوە. بەڵێ بەس ئیمکانیت نییە یا ئەو سپۆنسەری کە بۆیەکە ئەو ئیمکانەتی نییە کە سپۆنسەری کە بە پێی پێویست کاری باش کراوە کە بە برۆنز کراوە لە شاری سلێمانی ئەوە هەیە لە بەردەرگی سەرا کراوە بە برۆنز بەس ئەو کەسانی کە سپۆنسەریەکەن لەوە چە بە پێی پێویست نەبێ. بەڵێ ئەو بەردانەی کە با بڵێن هەندێک جۆری بەردمان هەیە یاخود هەندێک مادەمان هەیە کە هەڵقوڵاوی سروشتی کوردستانە زۆر کات هونەرمەندان کاریان پێکردووە ئەوانە تا چەندێک بڵین هێزی مانەوەیان هەیە ئەوانە تا هێزی باشی مانەوەیان هەیە بەزەوەیە ئایا کەسانێکن کە کاری پێ بکەن کاری بەرد بە پەنجەی دەسەژمێرن و کەسانی کە کاری بەردەکەن وەکو شخصی خۆم کاری بەر ناکەم چکم ئەو تەجروبەیەم نییە لەگەڵ بەردا زیاتر حەزم لە کاری داڕشتن و قاڵبکردن و ئەو شتانەیە. زۆر باشە ئەوەندەی کە سەیری ئەو کارانە بکەیت کە لە شارەکانی کوردستان دانراوە لەسەر شەقامەکان و دیواربەندەکان بە بەراورد بە کاری هونەرمەندانی تر تا چەندێک بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینین و با بڵێن هونەری شێوەکاری ئێستا لە جیهانە لە چ ئاستێکە بەرەو کوێ چووە؟ هونەری پەیکەر لە کوردستان بەرەو باشتر ڕۆشتووە ئەوکەوە ئێستای بینین و بەپی دانانی ئەو سپیسی کە لی دانی و بەرکەوتەی بینەر دەوری زۆرە هەنێ پەیکەر هەیە لە شوێنێک دانرێکە دار بەردەمیەگرێ یا بینا بەردەمیەگرێ بەرکەوتەی بینەری نابێ وەکو خۆی یعنی بەپی پێویست ئەوە ئەبێ زۆر یعنی ئەو شتە حسابی بۆ بکرێت. شوێن تا چەنێک کاریگەری هەیە لە شوێن زۆر دەوری هەیە کە لە شوێنێک کابێت کە
باخی گشتی بێ مەسەلەن شوێنە گشتیەکان بێ شوێنێک بێ کە لە بینەری لێوە دیار بێ ئەوە زۆر دەورە بینە. زۆر باشە پێم خۆشە کەمێک باز لە زمانی خۆت بکەیت لە بواری هوەری پەیکەرسازی. زبوونی خۆم من زۆرترین ئەو کارانێک کە کردوتان. بەڵێ من لە ساڵانی 90ەکانە کاری پەیکەرمە کرد و بەهۆی ئەوەی کە چوومە ئەوروپا بۆ 10 ساڵێک دابرام لە کاری هوەری و گەڕامەوە سەری و تر من دەست بەکارم و دایم حەزەکەم لە کاری هوەریە دایم بەردەوام هەبێ. زۆر باشە پرۆژەی ئێستت. بەڵێ ئێستا پرۆژەی ئێستام دوو پەیکەرە بۆ شاری سلێمانی. پەیکەرەکان حەزەکەم سپرایز بێ بەس یەکەم پەیکەرم کە ئێستا ئینشەڵا بەدەستەوەیە لەوە چێ لە مانگی دا تاوە بێ بۆ شەید ئاسۆی دەلاکە حەزەکەم بەس پۆترێت نەبێ هەر فیگەرێکی تاوە بێ. لەکوێ نمایشە کرێت و قەبارەکەی چەنە؟ تا ئێستا شوێنمان بۆ دیاری نەکردووە. ئەمانوێت لە شوێنێکی باشا بێت لە شوێنێکی جوانە بێ بەس ئەوەیە تا ئێستا شوێنەکە تەشخیص نەکراوە لەکوێ بێت. مادەی بەکار هاتوو؟ مادەکەی پۆلیستەرە. پۆلیستەر بە بەراورد لەگەڵ ئەم ماتریالانەی ترکە پێشتر ئاماژەت پێ کرد. پۆلیسەر تقریبا ئەتوانین بڵین باشترە لەو مەتریالانی کە زووتر هونەرمەندانی کورد بەکاریان هێنا. پۆلیستەر تقریبا تازەیە بۆ کوردستان. باش بۆچی زۆرێک لە ئەو کارانەی کە لە کوردستان ئەبینرێ زیاتر پۆرترێتە یاخود با بڵین پەیکەری زۆرێک لە کەسایەتیە زۆر دیارەکانە بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە ئەو کارانەی کە با بڵین لە وڵاتانی تر کە با بڵین شێوازێکی هوەریە تا ڕادەیەک کاری زۆر جیاوازی تایە ئەم با بڵین گزارشتانە بۆ لە لای پەیکەرسازی کورد کەمە. زیاتر لە وڵاتانی ئەوروپا پەیکەرانی کە بینین کلاسیکەکان زۆرتر دانراون ئەوانی کە ساڵیکانی 1970 کراون و ئەم پەیکەرە تازانە و مۆدێلە تازانی کە ئێستا کرێ لە ئەوروپا زیاتر تعبیرین و حرکن یعنی پەیکەری حروک و حرکاتی تایە لایک بینەر جوانترە و ئەو شارەوانیانە دیارە سپۆنسەریانەکەن کە و ئیشانە بکەن کە بە حەجمی گەورە و قەباری گەورە دانرێت. بەس لە کوردستان بەداخەوە ئەو شتانە کەسێک یعنی ئاوڕی لێ نایەتەوە. هۆکارەکەی ئەوەیە کە با بڵێن بڕێکی زۆری تێچێ یان بەڵێ بڕێکی زۆری تێچێ و ئەو مەتریاڵی کە بۆی دانرێ مەتریاڵێکی گرانبەها و باش بەکارێنرێ بە وینە بۆ مانوی ئەو کارە و لەوێش با بڵین فیلتەر هەیە بە سەر ئیشەکانە ئاڕوا فیلتەرەکرێ و ئیشە ئەنجا دائەنرێ ئەوە نیە هەر کەسەکە بیکات و داینێ. بڵێ ئەمە بێگومان بەشێک لە کارەکانی بەڕێستانە کە ئێستا ئێمە ئیبینین ئەو کەسایەتیە دیارانە بە تایبەتی بۆ خۆت پێش ئەوەی کە دەست بکەی بە کارکردنتیە چەندێک ریسێرچت هەیە بۆیان و چەندێک لەبارەیانەوە ئەزانیت ئەوە گرنگە؟ بەڵێ زۆر ڕاستە ئەنجا ئێمە حەزماکرێ و ڕێچکێش بشکێنین کاڵن کورد پندێکی کوردی ئەڵێ مردوپەرستی مردوپەرستی زیندوپەرستی زیندوکوژی مردوپەرست ببوورە زیندوکوژی حەزمان کرد و ڕێچکێ بشکێن ئەو کەسانشی کە لە ژیانان پەیکەریان بۆ بکەین. زۆر باشە ئەو کەسانی کە لە ژیانان تا ئێستا ویستوتانە پەیکەریان بۆ بکەن کێوژێن؟ یەکێک لەوانە ئاوازدانەری خۆشەویست مەحمەد عەباس بارامە و نووسەری بە زمانی کورد عەبدولکەریم شێخانیە کە لە شاری کۆیە هەژی. نزیکەی چەند پەیکەرت هەیە لە کوردستان؟ تقریبا ئێستا ئەم 4 پەیکەرە لە ئارایەکە حازرن و پێشتی شکاری کەم کردووە و چەنا پەیکەری کەم کردووە بەس بە قەباری بچووک. بەقەرب زۆر باشە پێم خۆشە باسی 4 پەیکەرەکە بکەین بە تۆزێ بەورتر ئەو 4 پەیکەرە بۆ بەیەکەوە دەستت پێ کردووە بە یەکی شۆ نمایشیانەکەیت؟ یعنی پرۆژەکەی تۆ واهەیە کە 4 پەیکەر؟ بەڵێ ئەو پەیکەرانە هەمووی بە مەراحیلی کراوە مەسەڵەن ئەوانی کەس هەیانەی ساڵی پارە بەزەردانراون چاوەڕێکن کە شوێنمان بنێ کە دایانین حازرن بۆی کە بخێنە سەر قاعیدە و دانرێن بەس هێشتا شوێنیان تەشخیص نەکرۆ بۆی. هێشتا هیچ شوێنێک نییە بۆ ئەوی کە پەیکەرەکانی هێشتا هیچ موافقەتێ نەکراوە کە دانرێ. زۆر باشە بشێکی زۆر لە پەیکەرسازان با بڵێن
گرنگی بەوە نادەن کە با بڵێن کارێکیان لە شوێنێکە نمایشەکرێت دواتر سەردانی بکەنەوە یان ئیتر ئەوە کاری ئەوان نامێنێ ئەگەر پەیکەرەکە گۆڕانکاری بەسەرا هات یاخود شکا یاخود هەر شتێکی بەسەر بێت ئەوە ئیتر ئەبێ بە مڵکی کێ دواتر. ڕاستە بەداخۆ لە وڵات ئێمە ینی گرروپێک نییە کە مەسەرەن پەیکەرێک شوێنێک کێشکەیە شوێنێکی بینینارە بێ تێکە چێ سیانە ناکرێتەوە سیانی ناکەنەوە ینی تیمان بۆ نانسا هەنێ پەیکەر هەیە لە بەرامبەر پاڵاس پاکی ئازادیە باخی پەیکەری پێڵێن هەنێ پەیکەری کە تێکشۆ بەڕاستی ینی نە قاعیدەکەی لێ شکاوەیە لە بەشێک لە پەیکەرەکە شکاوە لیژدەیەک نییە شتێک نییە ینی بن بەسەریکەنەوە و چاچکەن سیانەیکەنەوە چکمە ئەو کشتە لە ئەوروپاشایە ئیشێ تێگە چێ ئیرەکتێ سیانە کرێتەوە لەوێ هەموو ساڵێ 2 ساڵ جارێ بەڵام ئەوە کاری پێکەرسازەکە نییە بێ کاری پێکەرسازەکەش بێت لەبەری ئیشی خۆیەتی خۆشترە جوانی کارێت ئەتر پەراوێزی کا و تۆ بۆ خۆت سەردانی پەیکەرەکانی خۆتەکە پێکرێکم لەسەر جادە دانراوە هیچ کارێکیشت لە ئەوروپا نییە؟ بەڵێ لە ئەوروپا هەمە بەس بە حکومی من لێرە نەژیاوم 20 ساڵە زۆر ئاگام لە سیستەمی بەڕێوەبەری هونەری نییە لێرە چۆنیە. زۆر باشە ئێستا تۆ با بڵێن سەر قاڵی ئەم پرۆژەیە کە با بڵێن پەیکەری 4 کەسایەتی با بڵێن دیارە بۆ خۆت ئاماژت بۆوە کرد کە ئەو کارانی کە لە کوردستانە بینرێت زۆرترینی کارە بۆ کەسایەتی دیارەکان و کەسە بە ناوبانگەکان و ناودارەکان بەڵام براوردی ئەوەشمان کرد کە کارەکان جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ با بڵێن وڵاتانی دەرەوە ئەو بیرۆکێت لەلا دروست نەبووە کە با بڵێن کاری تعبیری وەکو ئەوی کە خۆت ئاماژت پێ کرد با بڵێن پرۆژەی داهاتووی خۆت بێ. بەڵێ کاری تعبیری ئەتوانین تۆ لە کوردستان کار بە حەجمی بچووکەی مثلەن لە پێشانگایەکە ئارزیکەی بەس لە وڵاتی ئێمە کەسێک نییە مەسەلەن سپۆنسەرێکا بۆ کارێکی تعبیری شوێن و دام و دەستگایەک نییە. من سپاسی دکتۆر تاکەم لێرە ڕێزم بۆی هەیە کە دکتۆر تا سپۆنسەری هەنێکاری منەکە بەس لە وڵاتانی کە چەنا دکتۆر تا هەیە کە سپۆنسەر دەکا بەس بەداخۆ لە وڵاتی ئێمە ئەو شتە نابینم. شتێکی تر هەیە کە دیواربەندە و لە ئێستا لە کوردستانی شایان لە شارەکانی با بڵێن کوردستانە هونەرمەندان هەوڵەدەن کە کار لەسەر ئەو دەستە جەمعی بەڵێ کاری دەستە جەمعی بکەن ئەمە تۆ تا ئێستا هیچ پرۆژەیەکی واهی بەشداریت نەکردووە لە کوردستان ئەم جۆرە پرۆژانە با بڵێن گرنگیەکەی لە چیایە کە با بڵێن کارێکی دەستە جەمعی کۆمەڵێک لە پەیکەرسازان کۆ بکاتەوە زۆر شتێکی جوانە و یەکە و هەموو ئەگەر چەند هونەرمەندێک ئیشکەن هەموو بە دەست و پەنجێکی جیاواز شتێکی جوان و نەوازە بێت بەس ئاکرێت لە وڵاتای ئێمە کە کارێک دەستە جەمعی بێ و سپۆنسەری هەبێ. زۆر باشە هیچ با بڵێن لێکۆڵینەوە هەیە یاخود کەسانی پسپۆرمان هەیە لە بواری ڕخنەگرتن لە بواری پەیکەرسازی؟ بەڵێ بەتاکید زۆرمان هەیە ئەو بابەتانی کە ئەنووسرێن با بڵێن هی ئەوەن کە با بڵێن خوێندکاران یاخود ئەو کەسان یاخود پەیکەرسازان گرنگی پێ بدەن و زیاتر سوودی لێ ببینن. زۆر ڕاستەوەڵا لەگەڵ ڕێزما ڕخنەگرتن شتێکی جوانە بەس ئەبێ تۆ ڕچاوی ئەو کەسە شکەی کە لەم شارە یا لەم کوردستان کارەکە بەڵێ بزانی کە بتوانێت ئەو ڕخنەی کە کابەجێ بۆ کەسی کە توانای ئەو کاری هەیە یا ئەو کاری کە ئەیکا لە چه ئاستێکە ئاستەکەی بەرزە یا نزمە بەپێی ئیمکانێتی خۆەتی لە کوردستان. دەستەکانت خۆش بێ پەیکەرساز لالە مەجید سپاس دەکەم کە لە ستودیۆی قورسەت مەگەزینمان بووی. سپاس بۆ تۆ بەخێر هاتی.